پیسانی کەسێ هەندێک ڕێکخراوەیە مەسەڵەن ئەبێ ژن و پیاو یەکسان بێ ئەخر لە چیە یەکسان چۆن یەکسان تو زوڵمەکەی ئاخر یەکسانی ئەوە نییە بەوەی ژن و پیا وەکو یەکوا بن یەکسانی عەدالەت خۆی ئێمە لە ئیسلام عەدالەتمان یەکسانیمان نییە یەکسانی هەر ئەسڵەن یەکسانی خۆی بە خۆی زوڵمە عەدالەت حەقە ئەزانن فەرقەکەم لە چیا دەرەکەوێت لەوەی دەرەکەوێت ڕۆژێکیان لە شوێنێکە دیوارێکی پیشاندا بوو لەو دیوارەوە خەڵکی سەیری ئەو دیبیانەکردن یعنی عایلەیەک مەسەڵەن پیاوێک یەکێکی مناڵتر نزمتر یەکێکی نزمتر مناڵێکی بچووک تەماشا یانە ئەگەر یەکسانی بێ ئەو کاتانە یەکسانی بێ ئەو کاتانە حەقی ئەو مناڵە ئاخورێت چونکە هینەکە بە شێوەیەک بەرزە بەس پیاوەکە ئەو دیمە بینی ئەو باڵا بەرزەکە ئەمە یەکسانیە چونکەمان یەکسانی دیوارەکە یەکسانی بێ بەڵام عەدالەت نا عەدالەت چییە شتێکە دێتە ژێری ئەم پێ ئەم مناڵە بۆی بتوانێت ببینێ ئەمە کەیتریش هەروەها بەرزەکرێت ئەوش ببینێ ئەمیش ئاواتانێ بۆ نمونەیەکی تر ئیسە تۆ سێ مناڵت هەیە لە ماڵەوە یەکێکیان لە کۆلێژە لە زانکۆیە یەکێکیان تەلەبەی ناوەندیە یان سەرەوەی ناوەندی ئامادەی یەکێکیشیان تەلەبەی مناڵە هێشتا یا لە ڕەوزەیە یان لە سەرەوەی ڕەوزەیەکی ابتیدای ئەمانە تۆ کاتێ مەسروف ئەدەی لە ماڵەوە بۆ ئەم مناڵانە خۆ نابێت تەلەبەی زانکۆکە و ئامادەیەکە و ڕەوزەکە وەکو یەک پارەیان بیت یعنی ئەگەرێکی 5000 بیتێ بۆ هەفتەیەک ئەمە زوڵمە زۆر زۆرت کرد لە کوڕەکەی زانکۆت ئەمە یەکسانیە بەڵام زوڵمە بەڵام عەدالەت چۆنە عەدالەت ئەوەیە مناڵی ڕەوزە چی پێویستە 250 لەوانە پێویست ئەمەی ئامادەیەکە لەوانەیە ڕۆژانە 1000 تا 2000 پێویست بێ ئەوەی زانکۆکە لە ڕۆژێکا 5000 پێویستە ئەمە عەدالەتە نمونەیەکی تر ئەمە طبعا بۆ ئەمە زۆر گرنگە خوای تەعالی فەرمی عەدالەت کە لەبین ژنەکانتانە هەنێک کەسێ ژنێکی هێناوە تاقو تەنیایە یا مناڵێکی هەیە لەولاوە ژنێکی ترێ 6 مناڵە لەسەری ئەڕواڵێ خواوتێتی عەدالەت بکەن بۆ نمونە 700,000 دا بە ئەم و 100,000 شدا باوانە ئێمە زوڵمە زوڵمێکی زۆر گەورەیە ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە چونکە تو ئەمە دوو کەسن ئەوە 6 کەسن 7 کەسن بەدایکیانەوە اینجا مناڵەکە هەیەنە گەورەیە ئەمە مناڵەکەشی بچووکە ئەمە زوڵمە بەڵکو تو ئەبێ چی بکەی ئەبێ ئەو 200,000 کە داتناوە ئەبێ ئەو 200,000 داتناوە بە پێی پێویستی تەوزیع بکرێت بە پێی پێویستی تەوزیع بکرێت بە بینی ئەم 8 نەفەرەیە کە ئەبێتە نۆ بە ژنەکەی ئەوە بەو ژنەیشەوە یعنی ئەبێن دابەشی نۆی بکەی یان بە پێی پێویستی سە مناڵ مەسەڵەن شیر و حەفازەی ئەوە زیاترە یعنی قەزمان شیر و دایبی ئەوە زیاتری بۆ داندێ و ئیتر بە پێی پێویستیەکان کەوابوو عەدالەت لە ئیسلامە هەیە نەک یەکسانی زوڵمە تۆ ئافرەت و پیاو هیچ یاسایەکی ئەم دنیاە نییە ئافرەت و پیاوی وەکو یەکسان کردبێ هیچ یاسایەک لەم دنیاە نییە فەرموو بڕۆ ئەوە ئۆلەمپیادە لە پاریس کراوەتەوە ئێستا قەت بینیوتانە لەوێ لە ئۆلەمپیادە تیپێکی کوڕ لە سەلە بێ لە تایرە بێ لە تۆپتۆپێن بێ یعنی تۆپی پێ قەت بینیتان تۆ تیپێکی کوڕ و تیپێکی کچ بەرامبەر یەک یاری بکەن شتی وها بووە هەروەها لە هەموو وەرزشەکانی ترە قەت بینیوتە مەسەلەن بۆ نمونە لە ملاکەمەیە یان لە ڕیمایەیە یان لە ڕاکردنە یان لە هەموو ئەوانەی ڕەفعی ئەثقالە قەت بینیوتە کچ و کوڕ بە یەکەوە نا کچ وەجایە و کوڕ ئەمانەوە یەکسانی نییە چونکە ئەگەر یەکسانی بێمە زوڵمە کچ ناتوانێت وەکو کوڕ بێت ناتوانێت کچ لە ناویەکە ئیسە بۆ نمونە ئافرەت خوای تەعالی دروستی کردووە لایەنی عاتفی و سۆزەکەی زۆر زاڵە ئەتوانێت مناڵ بە پەروەردەکە ئەتوانێت نازی پیا ئیشی ماڵەوە هەر هەموویەکە لەوانەیە ئەگەر مۆزەفەش بێ لە دەرەوە ئەوە شەکاو ئیشی ماڵی شەکاو نازی پیاوەکەش یەڵەگرێ یعنی مە زۆرە بەڕاستی زۆرە یعنی ئیشێکی زۆر گرنگە بەڵام ئەگەر بۆ نمونە ئیشی ئاسنگەری بێ بە ژنەکە لەوە چە فەقیرە هەر نیوە ئیشەکەیشی پێ نەکرد بلۆک بارکردن ناتوانێت ئیشەکەی ئەوە نییە حتى وەزیفەیش باش وایە وەزیفە مەسەلەن لە قوتابخانەیەکە مامۆستا بێ لە مستەشفایەکە دکتۆرەیە بێ یان ئیشێکی پزیشکی بکە ئەو ئیشانە بۆ ئافرەتەشێ خۆ ناشێ ئیشی گەورە بۆ ئافرەت یعنی هەر ئیشێ بۆ ئافرەت بیکات بەڕاستی ئەیفەوتێنێ هەم جەستەیش ئەیفەوتێنێ و هەم نازی پیا و مناڵیشی بۆ هەڵناگیرێ